برا عزیزەکانم برا خۆشەویستەکانم ئینسانی مسلمان لە هەموو خەڵک زیاتر هەست بە بەرپرسیارەتی ئەکا هەست بە مەسئولیەت ئەکا زۆر گرنگە ئێمە ئاگادار بین ئاگاداری کردارەکان و گفتارەکانمان بین بەڕاستی هەر قسەیە لە دەممان دەرەچێ یان هەر کردارێکە ئەنجام دەین هەمووی لە لای خوای تەعالی تۆمار کراوە هەمووی خوای تەعالی لە ڕۆژی قیامەتە پێمانی پیشان ئەداتەوە خۆشەویستەکانم زوڵم و ستەمکردن تاوانێکی زۆر گەورەیە جاری وا هەیە ئەو زوڵمەی کە ئەیکەی بە عەمدەنە و جاری وایش هەیە ئەو زوڵمەی کە ئەیکەی لەوانەیە قەزدت ئەوە نەبێت تۆ بەو شێوەی پێبێت کە هەیە بەڵام لە ئەخیرا ئەوەی کە تۆ کردوتە نەتیجەیەکی زۆر خەتەریە بێ بەڕێزان ئاگاتان لێیەتی دیاردەی سووتان ئەمڕۆ زۆر زیاتی کردووە لە کوردستانە هەروە بازاڕە ئاگری تێبەر بێ هەروە شاخەکانە ئاگری تێبەر ئەبێ هەروە سەیرانگاکانە ئاگری تێبەر بێ ئێوە تەسەوڕەکەن ئەوە هۆکارەکەی چی بێ هۆکارەکەی هەست نەکردنە بە مەسئولیەت هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە خەڵکانێک هەیە لەوانەیە بە عەمدی ئەو ئیشانە بکەن ئەو زوڵم و ستەمە ئەنجام بدەن ئەو تاوانە گەورەیە ئەنجام بدەن کەوا ماڵی مسلمانان ئەسووتێنن لەوانەیە ڕوح و گیانیشی بەربکەوێ کەوا دەیەها و سەدەها گیان لەبەر ئەسووتێنن یعنی بەڕاستی تاوانێکی زۆر گەورەیە تۆ لەوانەیە قینت لە شتێک بێ لەوانەیە قینت لە کەسێک بێ لەوانەیە شتێک لە مێشتا هەبێ بەڵام کاتێکە زانی کارەساتێکی زۆر گەورەی لێ ئەبێتەوە دوور نییە بە دەمکەشخاتەیەک بازارێک ئاگەر بدرێ دوور نییە بە فڕێدانی جگەرەیەک کە بەدەستەوەیە بازارێک ئاگەر بدەیت ئەم نیعمەتەی کە خوای تەعالی بە ئێمەی کوردی بەخشیوە تەماشاکەن خۆشەویستەکانم تەماشای ئەم شاخ و دار و دارسانانە بکەن کە وێنەیە کە لە وێنەکانی بەهەشت خوای تەعالی لەم دنیای پێمانی پیشان ئەدا لە ڕاستیە ئەمە هەمووی مەسئولیەتی لەسەرە پاراستنی ئەم ژینگە پاک و جوانەی کوردستان بەرپرسیارەتی لەسەرە بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆی حکوومەت بە دەرەجە یەک و پاشان ئەکەوێتە ئەستۆی ئەو خەڵکی کە لەم وڵاتە نیشتەجێن ئێمە ئەبێ هەست بە مەسئولیەت بکەین لەوانەیە من خۆم باخم نەبێ لەوانەیە من خۆم دارێکم نەبێ لەم کوردستانە درەختێکم نەبێ بەڵام ئەمە هەمووی منە ئەمە هەمووی من خاوەنیم ئەمە هەمووی بۆ منە و بۆ نەوەکانی منە و بۆ خەڵکی کوردستانە ئێمە ئەگەر ڕاست بکەین هەمومان ئەبێ وەکو براوا بین هەمومان ئەبێ خۆمان بە خاوەنی ئەم وڵاتە بزانین نابێ ئەم وڵاتە هەڕاج بکرێ نابێ ئەم وڵاتە بە شێوەیەک معاملەی لەگەڵا بکەین کە ئەنەهو لەگەڵ ماڵی دوژمنمانە معاملەکەین ئێمە تاوانێکی زۆر گەورەیە ئیتر وەکو دووبارەش ئێکەمەوە یعنی عەمدەن بێ و یان غەیری عەمدەن بێ ئەگەر عەمدەن بێ ئەوە یعنی خەتەرەکە زۆر گەورەترە زۆر گەورەترە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی قودسیە بۆمان گەڕێتەوە ئەفەرمێ خوای تەعالی فەرموویەتی إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا من ظلم مستمم لسر خوم حرام كردو خوای تەعالی ئەفەرمێ بۆیە لە ئێوەش حرامم کردووە بۆیە ظلم مستەم لە یەکتری مەکەن يعني نابێ ئینسانی مسلمان دەسڵاتدار بێت یان بێدەسڵات بێت یان کەسێک بێت لە قینێک لە ناو دڵیایەت یان حەسوودیەک یان بەخیلیەک يعني وای پێ بکە بەڕاستی هەڵسێ بەکارێک دەیەها کەس زەرەرەکە بەڵکو سەدەها کەس زەرەرەکە بەڵکو هەموو کورد زەرەرەکە هەموو ژینگەی هەموو کوردستان زەرەرەکە يعني بەڕاستی ئەمە لەولایەنەوە ئەگەر بە عەمدەن بکرێ ئەگەر غەیرە عەمدەکەش بێ يعني واتە بە عەن قەست نەبێ خۆ ئەمە هۆکارێکە يعني ئێمە خۆمان يعني مثلا بۆ نمونە من بە شوێنێکا تێپەڕە بم چۆن ئەبێ ئاگرێک فرەدەم مەسن جگەرەیە یان هەر شتێکە یان لە شوێنێکا دانیشتوم سەیرانەکەم یان نانێکە خۆم یان شتێکەکەم چۆن ئەبێ ئاگرێکم کردبێتەوە نەیکوژێنمەوە يعني بەڕاستی ئەمە هەست نەکردنە بە مەسئولیەت و نەزانی ئەمە گوناحی نییە يعني زۆر گوناحیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکە لە ماڵە کاتێ شەوان خەوتین نێڵین ئاگر بمێنێتەوە لە ماڵە چونکە لەوانەیە شەیطان ئەو ئاگرە بخات و ببێتە هۆکاری سوتاندنی ماڵێک ئەمە لە کاتێکا پێغەمبەر فەرمووی کە ماڵێک لە مەدینە ئاگری گرت ماڵێک لە مەدینە ئاگری گرت و هەموو ماڵەکە سوتا وەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی فەرمووی کاتی ئەخەون ئاوا بکەن دیارە ئەمە دەرسێکە بۆ هەموو کاتێک يعني کاتێک لە ماڵێکە لە ژوورێکە ئەمە قەدەغە کراو بێ کاتێ تو ئەخەوی ئەی لە دەشتێکی لە دەشت و دەرێکی ئاوا لە سەیرانگایەکە ئەبێ خۆمان ماڵ و مناڵمان فێر بکەین کەوا هەست بە بەرپرسیارەتی بکەن هەرێکی لە لای خۆیەوە وەکو چۆن پێویستە دەبە ئاوەکانمان فڕی نەدەین لەو ناوە کۆیکەینەوە بکەینە ناو ئەلاگە و داینن لە شوێنێکە کە شارەوانی بتوانانی هەڵیگرێ وەکو چۆن
نابێ لە قەدارێ لە خۆڕایی بشکێنرێ دارێک نەمامێک هەڵکێشێنرێت وەکو چۆن ئەوانە نابێ هەروەها ئەبێ ئەو ئاگرش کە کردمانەتەوە بیکوژێنینەوە هەروەها ئەبێ هەست بە مەسئولیت بکەین لە خۆمان و ئاگر نەکەینەوە جگەرە فڕە نەدەین